جارێکی دیکە و لە ساتەوەختێکی گوماناویدا پرسی داهاتی نێوخۆی هەرێمی کوردستان دێتەوە بەرباس و دەگەڕێتەوە نێو بازنەی ململانیەکان لە کاتێکدا عێراق لە دۆخێکی جێگیر و قۆناغی دوای پێکەنانی حکوومەتێکی نوێدایە و هیچ جەنگێکی ڕاستەوخۆ لە ئارادا نییە. حکوومەتی ماوە بەسەرچوو هەرێم لابری گەیاندنی هەواڵی خۆش دەستی کردووە بە بانگەشە بۆ کەمبوونەوەی خەیاڵی داهاتی ناوخۆ و بە شانۆگەریەکی تەمومژاوی شەڕی دژی گیرفانی خەڵک ڕاگەیاندووە. ئەمەش بۆنی تێکزانی ڕێکەوتنەکان لەگەڵ حکوومەتی فیدراڵ و دروستکردنی مەترسی لەسەر موچەی لێ دەکرێت. چونکە خەڵک و موچەخۆران بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو ئەوەیان لا ڕوونە کە دەسەڵاتدارانی هەرێم خۆشحاڵ نین بەوەی موچەخۆر چەند مانگێک لە کاتی خۆیدا موچە وەربگرێت و موچەکەی بکەوێتە سەرسکە. هەر بەو ئەزممونەش بۆیان دەرکەوتوو هەر کاتێک قەیرانی موچە لە چارەسەر نزیک بوو بێتەوە. دەسەڵاتدارانی هەرێم قەیرانێکیان دروست کردووەتەوە و لەو ڕێیشەوە درێژەیان بە قەیرانی موچە داوە. ئەم بێنە و بەردەی حکوومەتی ماوە بەسەرچوو پرسیارێکی جددی لای شەقام دروست کردووە بە جۆرێک چۆن دەکرێت لە ساڵ و نیوی ڕابردوودا کە داهاتی باج و ڕسومات و کارەبا بۆ چەند هێندە زیاد کراوە داهاتی ناوخۆ بە ڕێژەی 70% کەم بکات. هاوڵاتیان پێیان وایە ئەمە تەنیا یاریەکی سیاسی مەترسیدارە دژیان. ئەوەی پرسیاری لای خەڵکی بەشمەینەتی هەرێمی کوردستان دروست کردووە نیازی گوماناوی حکوومەتی هەرێمەکە ئایا دەیەوێت لە ڕێگەی ئەم شاردنەوەی داهاتەوە خۆی لە ڕادەستکردنی نیوەی داهاتی نانەوتی بە بەغداد بدزێتەوە کە پێشتر هەر خۆیان لەسەری ڕێککەوتون یان ڕێگە بۆ دزیەکی گەورەتری حزبی خۆش بکات و خەڵک لە چاوەڕوانیەکی بێکۆتاییدا بهێڵێتەوە. لا بەرانبەران پینە و پەڕۆ و شەڕە داتایی وەزارەتی داراییدا هەر یەک لە عومەر گوڵپی و عەلی حەمە ساڵح وەک دوو دەنگی ناڕازی پەردەیان لەسەر ئەم چاوەشەکاریە لادا و داوای دیبەیتێکی ڕاستەوخۆ دەکەن. ئەوان بە بەڵگەوە دەڵێن داهاتێکە پێشتر مانگانە 400 ملیار دینار بووە ناتوانێت بە ماوەیەکی کەم بۆ 150 ملیار دینار دابەزێت بە تایبەت بۆ دوو مانگی سەرەتای ئەمساڵ کە هیچ ڕووداوێکی گەورە ڕووی نەداوە. ئەمە ڕوبەڕووبوونەوەی دوو بەرەیەک کە دەیەوێت بە شەفافیەتدا کۆکی لە مافی خەڵک بکات و بەرەی دەسەڵاتیش کە لە پشت دیوارە سوورەکانی وەزارەتەوە خەریکی وشککردنی سەرچاوە داراییەکانە بۆ بەرژەوەندەی حیزب. خەڵکی کوردستان ئێستا لە هەموو کات زیاتر تووڕەن و پێیان وایە بەناو حکوومەتی هەرێم خەمی میلەتی نییە و سیستمێکی گەنجەڵی ناشەفاف پەیڕەو دەکات کە هاوڵاتیان تێیدا وەک دوژمن دانراون. خەڵک دەزانێت کە لە هەر دۆخێکی سەختدا بازرگانی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی بەرپرسانی هەرێم پەکی ناکەوێت. ئەوەی لەو نێوەندەدا زیانمەند دەبێت و مەترسی هەیە موچە و بژێویەکەی لە بەغدادەوە ببردرێت و دواب بکەوێت خەڵک و موچەخۆرانن کە ئەوان لە دۆخی ئاساییشدا هەر بە ددان و نینۆک بژێویان دەست دەکەوێت. خەڵک گەیشتووەتە و بڕوایەی دەسەڵاتی ئێستای هەرێم لە دوای 35 ساڵ لە بریەوەی پاداشتی قوربانیزانی ڕابردوویان بداتەوە. خەریکی لێسەنەوەی نانی سەر خوانەکانیانە و هەرێمەکەیان کردووەتە مەیدانی یاریە سواوەکانی خۆیان و دەڵێن ئەگەر ئەمە دوژمنایەتی نییە ئەی چییە؟